بڕیاری باشدرا من نتوانم بڵێم گرنگترین ئەو بڕیارانەی یەکی لەو شتانە جەنابی کاکوبات جەدوەلێکی ئەعمالی دانا و با بڵێن قسەی لەسەرەوە کرد کە ئێمە بودجێکی زەمەنیمان هەیە و مەسایلی مادیمان هەیە بڕیار لەسەرەوەدا ئەمە لە مانگی 5 بۆ مانگی 10 بتوانین لەم 5 مانگە کە وەرزی سیانەیە وەرزی ئەوەیە بتوانین دەست بە جادەکانە بێنین چونکە کە کەوتی تۆ مانگی 10 کەوتەوە پاییز و کەوتەوە زستان و بۆت ناکرێ ئەمە یەک دوو بودجێکی تایبەت بخەمڵێنرێ بەچی بەو پرۆپۆزەڵانی کە وزارەتەکانی با بڵێن شارەوانی دارایی با بڵێن ئاوەدانکردنەوە بە هەمانگی هەرمویان بزانین چێنێ و ئەم بودجەیە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وزێرە پەسەند بکرێ و دابین بکرێ و جێتی معنی قرار لەسەرەوە بوو مەسەلەن ئایا ئێمە مؤسسەیەکی کە ئیستیحداث بکەین کە بتوانین ئەم ئەشە بگرێتە بەس وتیان نەخێر ئەمە ڕۆتینیادێکێکە لەو مشکلانەی کە لەناو دەوایرەکانە تووشی ئیشکالمانەکە بۆیە جەنابی کاکوات پێی لەسەرەوە داگرت پێویستمان بە ئیستیحداثی مؤسساتی تر نییە مؤسسەی ڕێگاوبانمان هەیە وزارەتی شارەوانیمان هەیە وزارەتی ئاوەدانکردنەوەیە خۆیان نتوانن ئیشە بکەن بڕیارەکان بەو شێوەیە بودجەیەکی تایبەتی دابین بکرێ مدەیەکی زەمەنی لە مانگی 5 بۆ مانگی 10 ئیشی تیا بکرێ و جێتی معنی لە وزارەتی ئاوەدانکردنەوە شارەوانی بە سەرپەرشتی پارێزگاکان لە هەر پارێزگایەکە بتوانین لە ماوەی ئەم 5 مانگە کاری جدی و پراکتیکی بکرێ پێم وایە ئەوەی چیشی هەنگاوی جدی ئەبێت و ئەگەر ئێمە لەم کۆبوونەوەی سێمیانە کە جەنابی کاکوبان سەرپەرشتیەکەن دەکرێت بڕیاری ئەمە بخرێتە بواری پراکتیکەوە لەم 4 مانگە ئیشی باشی